ئەم سکرابانەی سیاسەت و قاچاقچێتی پێیان وایە جگە لە خۆیان کەسێکی دیکە بوونی نییە لە ڕێگای خۆسەپاندن و خۆلەکاندنیان بەهێزە دۆڕاوەکانی هاوشێوەی خۆیان بەنیازن زیاتر بەرەو هەڵدێرمان بەرن. هەر بۆیە لە پێناو شکاندنی ئەو ڕووقایمەیاندا کە باکی بە هیچ هەو بنەمایەکی بەرپرسیارەتی نییە داواتان لێ دەکەین بێنە بەردەم بارەگای مەکتەبی سیاسی یەکێتی نیشتمانی کوردستان پێداگری لە کۆتایی هێنان بەکاری سیاسی و بەستنی کۆنگرەیەکی بێغەل و غەش و لێپرسینەوە لەو بێسەروبەری و پاشاگەردانیە بکەن. یەکێتیەکمەوێ بەسەربەرزی مەکتەبی سیاسی دەستەی کارژێڕی جێگرانی مەکتەبی سیاسی یەکێتی چاکەکەن باشە نایکەن لێتان قبول ناکەین ئەبێ دەست لە کار کێشنەوە ڕێگە چۆڵکەن بۆ ئەم هەموو گەنجە جوانە چونکی ئەگەر یەک بین ئەو زوو جەردانەی تر ڕسوا بوون بەڵام ئەگەر ئێمە ئاوا پارچە بین ماڵوێرانتر و سەرگەرتانین لەو کەسانەیان نەفرەت لە ئاشتیەکات. یەشێتیمانوی ئەو دزانەی ئەو خۆفرۆشانی کە لە ناو یەشێتیە سوکاتی بە ناو یەشێتیەکەن ئەوانە بە زووترین کات بدرێن بە دادگا و لێکۆڵینەوەیان لێ بکرێت.